تیرەکان بۆنی جەرگی دایکمەکەم خۆڕۆحم نابێت ئەمەلێک تا لێرەوە لە باڵ بدەم فڕۆکەکان ئەوانە بوون کە هەڵەبجیان کرد وێران هەردوو ناویان دیکتاتۆرە سەدام بێ یاخود ئەردۆغان ئەنجامیشیان وەکو یەکە مێژوویەکی پڕ ڕووسوایی شەرمەزاری هەردوو دنیان ئەمڕۆ بێ یاخود کۆتایی لە هەر سێ پارچە خۆی بێنن تا دیکەم بە پلی چاوم بینایم کوێرە نابینێ چون هێندە بۆتان بیراوم لە کاتی بەرگری و شەڕاپۆ گچێکی دەستانە بووم یان لە کاتی برسێتیدا من نانەکەی پشتانە بووم لە کاتی خەمباریدا ناخۆزگەی وای دڵتانە بووم لە کاتی سەرما و ماندوێتی خۆزگا شکەوتی ڕێتان بووم هەر کاتێ ئێوە ڕاپەڕن دڵم لێرە قورتانکە لەگەڵتانە لە سەنگەرە و لەگەڵ دوژمنە شەڕەکە